کچ کوڕی حەزیان لە یەکێکیان خۆی کوژێ ئەوەکەشیان خۆی کوژێڵن ئەوە وەفایە. وەفای چی؟ قڕ کراوە بەسەریا بۆ دنیا و قیامەتی. ئەوە کەی وەفایە؟ ئەوە تاوانی گەورەیە، ئەوە وەفا نییە، ئەوە نەفامی و نەزانی و گەمژەیە دوو لە ڕێی بەڕێستان. وەفای چی؟ یعنی کەسێک خۆی بکوژێ بۆ جەهەنەم بڕوا، ئەمە تۆ ناوێنەر کەسێکی بە وەفا مادەم فڵان کەسی دەستگیرانم خۆی کوشت منیش خۆمە کوژم. ئەمە وەفا نییە، ئەمە جەریمەیە، جەریمە تاوانە. کەواتە لە خوا بترسین، بزانین ئەم دینەی خوا چۆن تەطبیقەکەین، هەر لە خۆمانە قسە نەکەین. خۆکوشتن کار و پیشەی کەسە لاوازەکانە، ئیمان لاوازەکان، بێتەحەمولەکان. خۆت مەکوژە خوشکی بەڕێزم لەبەر ئەوەی بە زۆر بەشوو دراوی، یاخۆت خۆت مەکوژە لەبەر ئەوەی براکەم بۆ فڵان کەس نەبووی، خۆت مەکوژە لەبەر ئەوەی خوشکی بەڕێزم بۆ فڵان کەس نەبووی. بەداخەو لە هەمووشی ناخۆشتر ئەوەیە ئینسانی بێ ئاگا لەم دینی خوایە. دەبینێت کچ کوڕی حەزیان لە یەکێکیان خۆی کوژێ ئەوەکەشیان خۆی کوژێڵن ئەوە وەفایە. وەفای چی؟ قڕ کراوە بەسەریا بۆ دنیا و قیامەتی. ئەوە کەی وەفایە؟ ئەوە تاوانی گەورەیە، ئەوە وەفا نییە، ئەوە نەفامی و نەزانی و گەمژەیە دوو لە ڕێی بەڕێستان. وەفای چی؟ یعنی کەسێک خۆی بکوژێ بۆ جەهەنەم بڕوا، ئەمە تۆ ناوێنەر کەسێکی بە وەفا مادەم فڵان کەسی دەستگیرانم خۆی کوشت منیش خۆمە کوژم. ئەمە وەفا نییە، ئەمە جەریمەیە، جەریمە تاوانە. کەواتە لە خوا بترسین، بزانین ئەم دینەی خوا چۆن تەطبیقەکەین، هەر لە خۆمانە قسە نەکەین، بەڕاست و بەچە با فتوا بدەین. بۆیە ئەو کەسەی زوڵمی لە تۆ کردووە، تۆی نەدا بە فڵان کەس، نەیەڵا فڵان کەس بۆ تۆ ببێ، بە زۆر تۆی بە شوودا باوکتە براتە هەر کەسێکە، سوێن بەخوا خوا تۆڵەی لێ کاتەوە. خیانەت مەکە، خۆشت مەکوژە، سەبر بگرە، دڵنیا بەخوای گەورە عەزابێکیان نەدا ئەو سەری نەبێت. بۆی خوشکە بەڕێزەکەم، ئەو پیاوە چەندێک خراپ بێ لەگەڵ تۆوە، لە چاو عەزابی قەبرە هیچ نییە، لە چاو عەزابی جەهەنەمە هیچ نییە. ناتوانانی بڵێ لەسەر کەس دەتوانێت لەسەر ئاگر سەبر بگرێ. کەسێک لە سەر و لە خوار و لە چەپ و ڕاست و لە پشت و لە پێشەوە ئاگر بەسەریا ببارێ، ئەمە وەکو وایە کەسێک بۆڵەبۆڵێکی لەگەڵا بکرێ، دەی دڵت شکێنرا هەڵی گرە بۆ قیامەت. بزانە خوا چۆن تۆڵە لە باوک و براکە دەکاتەوە، لە کەسەکە دەکاتەوە. بۆیە داواکەم لە ئێوەی بەڕێزیش کچەکەتان کەسێکی بەدڵ نییە مەیدەنێ. من قسەم کردو، ئازا من پیاوم قسەم کردووە، کەیفی خۆتە قسەت کردووە بەڕێزم؟ قسەت کردووە خۆ بێ کچەکەت ڕازی بێ، خۆ بێ خوشکەکەت ڕازی بێ. بەڵێ پیاوی ئەگەر پیاوی ڕاستەقینەی کارێک مەکە بەیانێ کچەکەت خوشکەکەت خۆی بکوژێ خۆی بخنکێنێ. کارێک مەکە بە ناوی پیاوەتی و بەیانی کچەکەت بڵێ لەگەڵ فڵان کەسا بووە، ئەو پیاوەتی نییە، ئەوش دڵێکی هەیە، خۆت حەزە لە یەکێک ئەبی ئیلا ئیهێنم، ئەی باشە بۆ کچەکەت بوانیت. بۆیە خوشکی بەڕێزم، ئەوەی زوڵمی لێت کردووە هەواڵی خوایکە، خۆت مەکوژە لەبەرەوەی بۆ فڵان کەس نەبوویتە. ئینشەڵا لە بەهەشتا بە ئیزنی خوا ئیماندار بن، هەردووتان بە یەک دەگەن. بەهەشت هەچی حەزت لێ بێ لە بەهەشتا هەیە، دڵت شکێنراوە، سەبر بگرە، بڵێ خوایەگەن لە بەهەشتا بە فڵان کەسم بگەێنە، من لەبەر خاتری تۆ لە ترسی تۆ خۆم ناکوژم، خوایە سەبر دەگرم، خیانەت ناکەم، خۆشم ناکوژم. خوایەگەن فڵان کەس ئەگەر لە دنیاشە بە نسیبمی ناکەی، لە قیامەتا بە نسیب میکەی. و بێ ئومیدیش مەبە، خەڵکی وا هەبووە حەزی لە کەسێک بووە نەیانداوە پێی، دوای 40-50 ساڵ بۆی بووە، هەر خۆشە دڵت مرتاحە بێت. ئەگەر نەشبوو لە بەهەشتا بە هەتاهەتایی بە ئیزنی خوا، ئەگەر هەردووتان بەهەشتی بن، بە هەتاهەتایی بە یەکەوە بن، باوکر ڕازیە کەیفی خۆیەتی، ڕازینە کەیفی خۆیەتی، خوا بە یەکتان ئەگەێنێ لە بەهەشتا ئینشاءڵڵا. بۆیە سەبر بگرە، کاری خراپ، چونکە بەهەشتی خۆت بکوژی لە جەهەنەما بۆ شتە عەزابە درێی پەنا بەخوای گەورە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم،